بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و سوڕەوان سڵاوتان لێبێت. هیوادارم کە هەموو لایەکتان ساغ و سلامەت بن و مەجالتان هەبێت تا کۆتایی ئەم بەرنامەیشە بینەر و بیسەرمان بن. حوتوی ڕابردوو پڕ بوو لە ڕووداوگەلێکی جێی سرنج و هەروەها جێی داغ کە دڵی هەموو مرۆڤێکی ئازاردا و جێگەی وەستان و هەڵوێستن. بۆ قسە و باز لەسەر ئەم ڕووداوانە داوامان لە هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەنجامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە کە لە بەرنامەی کۆمەڵە سوڕانماندا بەشدار بێت و وەڵامی چەند پرسیارێکمان بداتەوە. هیوادارمەوەیش تا کۆتایی لەگەڵمان بن. دوای ناوبڕێک دەگەڕینەوە لای هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا. هاوڕێ حەسەن بەخێراتنتان پێ دەڵێم و زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی کۆمەڵە سوڕان. منی سپاسی ئێوە هاوکارانتانەکەم و سڵاو هەیە بۆ بینەرانی بەڕێزی ئەو بەرنامەیە. هاوڕێ حەسەن پێشەکی بەو پرسیارەوە دەست پێ دەکەم، خۆتان ئاگادارن دانی خەڵاتی نۆبێل بە نەرگسی محەممەدی وەکو هەڵسوراوی مافی مرۆڤ و ژنان کاردانەوەی زۆری لێکەوتوێتەوە و هەڵوێستی جیاوازی لەسەر گیراوە. لەسەرم بابەتە پێم خۆشە ئێوەش قسە و باسێکتان بێ فەرموو. بڵێ تاو جێگایی بەو جایزە دەگەڕێتەوە، دەبێ ئەوە بڵێم کە جایزە جایزێکی ساڵانەیە. حتمما بینەرانی ئێوە دەزانن ناوی ئەم جایزەیە لە خاوەنی جایزەکەەوە کەچێک بە ناوی ئالفرێد نۆبێل شیمیزانێکی سوئێدیەوە هاتووە کە وەختی خۆی پێش مردنی وەسیەت دەکات کە سەروەتەکانی سەروەتی هەرچێکی هەیە ساڵانە دابن لێ بۆ جایزەیە کە بە کۆمەڵێک کەس لە بواری جۆرا و جۆر لەوانەشتی علمی و زانستی ئەز جملە لە شیمی، لە فیزیک، لە بیۆلۆژی یا ئینسانشناسی، لەباری پزیشکی، لە ئەدەبیات، لە سڵح ئەو جایزە ساڵانە ئەدرێت. جایزەی نۆبێلەکەی سڵحەکەی لە ئوسلۆ دەدرێت، باقی جایزەکانی تر لە وڵاتی سوئێدا دەدرێت. جایزەی ئەم ساڵەکە درا بە خانمی نەرگزی محەممەدی کە ئێستا بۆ خۆی زیندانیەکی سیاسیە لە تایسە جاگیراوە 155 زەربە شەلاقی لێدراوە، ماوەی زیاتر لە 7 ساڵە منداڵەکانی نەبینی و هاوسەرەکەی نزیکەی 12 ساڵە نەبینی و زۆرتر خۆی هەر لە ناوە بوو ئەگەرچی خانەوادەکەی لە دەرەوە. جایزەی پێشتری نۆبێلیش هەر لە ئێرانە بە خانمێکی تر درا، ئەو شیرینی عەبادیە. بە باوەڕی من ئەم دوو کەسە زۆر فەرقیان هەیە لە هەر بابەتێکەوە. شیرینی عەبادی کەس تەسەووری ناکرێت و جایزەی پێ بدرێت بە دلیلی ئەوەی تەسیرێکی ئەوتۆی ڕاستە حقوقزانێکە، بەڵام تەسیرێکی ئەوتۆی لە سەحنەی سیاسی ئێرانە نەبوو و جایزەیەکی دەقاوتەق سیاسی بوو، دژ بە باڵی پاوانخواز لە ئێرانە و بە نەوعێک ئەو کاتەیش تەفسیری بۆ دەکرا بۆ بەهێزکردنی باڵی ئیسلاحخوازە. بەڵام جایزەی ئەم جارە بە باوەڕی من تەسیری شەقام، تەسیری شۆڕشی ژن، ژیان، ئازادی و ئاسارێک کە لە ئاستی جیهانیدا داینە، لە ئاستی دنیادا ئەم شۆڕەشە داینە و نەرگزی محەممەدیشی لەو کەسانە بوو کە هەم زیندانی بوو، هەم دیفاعی لەو شۆڕەشە کرد، هەم سەردانی بنەماڵی گیان بەختکردوانی کرد و دیفاعی لێکردن و کەسێکیش بوو کە حەولی داوە لە بواری مەسئلەی ئازادی ژن و پیاوە، لە بواری دژاتیکردن لەگەڵ سیستمی زاڵ بەسەر ئێرانە، لە بواری خەباتکردن بۆ مافی مرۆڤ، مافی منداڵان. ئەوانە لە کارنامەی ئەو چەند ساڵی زیندانیە دەرەوەی زیندانیشیدا هەیە و ژنێکی چالاکە. تاو جێگای بە ڕخنەکان دەگەڕێتەوە. ڕاستیەکەی ڕخنەکان لە دوو ڕوانگاون، ڕوانگایکیان بەشێکی ئەتوانین بڵێن کەسانێک کە بەتایبەت لە ناو لایەنە کوردیەکانە بەشی کە زۆرتر ناسیۆنالیستەکان بوون، ئەویش ناسیۆنالیستایکی تۆخ کە پیان وایە کە هیچ شتێک هەر شتێکەیە دەبێت فقط تەنیا بۆ کورد و بۆ کوردەکان بێت و وانە مەسەلەن مقایساکەن لەگەڵ فڵان بژنی ئازادی خوازە کە حەقە بەوانەیە تەوەجۆ بکرێت یا جایزیان پێ بدرێت، بەڵام بیر لەوە ناکەنەوە خۆ کەسانێک کە ئەو جایزە داڕێژن مەسلحەتهای سیاسیان لەبەرچاوە، مەسلحەتهای مەنافعی زلهێزەکانیان لەبەرچاوە. ئەم جایزەی لایەنێکی بە مەعنا کرێکاری، سۆسیالیست، ئازادی خواز ئەوە نییە.
ناوەندێکە کە ئەو ناوەندە ئەهدافی سیاسی خۆی هەیە مەسەرەن هەر تەماشای و کەسانێکی کە ئەو جایزیان پێدراوە بە زیندانبان و بە زیندانی دراوە مەسەرەن وەختی خۆی بە دیکلێر درا کە بەرپرسی نژاد پەرستی بوو لە ئەفریقای جنوبی بە ماندێلایش درا زیندانیەک بوو کە 28 ساڵ ئەزمموی زیندانی لە کارنامەی خۆیدا هەیە بە عەرەفات درا کە بەشی زۆری تەمەنی چریک بوو لیباسی چریکیەکەی هەر لە بەردا بوو تا ڕۆژانەیش کە مرد و ئەگالەکەیشی هەر لە نەکەشی لە سەریدا بوو بەو درا لەو لایشەوە بە ئیسحاق رابین و شیمۆن پرێز دران کە دوو نەفەر لە فەرماندەکان و لە کەسانی بوون کە لە کوشتاری فەلستینیەکان و هەمووی ئەوانەدا دەستیان بووە بۆ یەکانی ئەو تەوەقوعە لە جێگای خۆی نییە کە ئەو جایزەیە مەسەلەن بۆچی بە ئەو کەسە دەدرێیا بە کەسێکی بەستا چەپ و ئازادی خواز و زێنەبی جەلالی و کێوکێکە ناویان دێت بەوانە نادرێت ئەوە لایەنێکی بەشێکی تریشی کەسانێکن کە لە ڕوانگایەکی بەستا چەپەوە بەڵام باوەڕی من چەپێکن کە هیچ خوێندنەوەییان بۆ حقەتەکانی ئەو جامعەیە نییە چەپێکی زۆر لە حاشیە ڕووداوەکانە چەپێکە کە لەسەر ئەساسی زێهنیەتی خۆیەوە حرەکەت دەکات بیر لەوە ناکاتەوە لەم ڕۆی ئێرانە خودی نەفسی ئەو جایزەیە بە قازانجە بۆ بزوتنەوەی ژن ژیان ئازادی بە قازانجە بۆ بزوتنەوەی شەقام بە قازانجە بۆ بەهێزکردنی ڕۆحی خەباتکارانەی ژنانێک کە پەچە و چادر و مەقنعە و حجابی ئیسلامیان توورداوە و دیفاع لە بەرابەری خۆیانەکەن بە قازانجە بۆ ئەو هەموو خوێنانەی کە لە توولی ئەو یەک ساڵەدا لە دڵی ئەو شۆڕەشەدا ڕژاوە ئەو کەسەی کە بەڕێوەبەری ئەو کمیتەیە بوو و هات لە ئوسلۆ بە ناوی زەن زیندەگی ئازادی و دەستی پێکرد کە هەرو کاتە هەموو خەبەرنگارەکان زانیان کەم جایزە ڕووی لە ئێرانە بە هەر حاڵ ئەو چەپە لە عالەمی تەخەیولاتی خۆیە حرەکەتەکە تاکوونی واقعیەتەکانی ناو ئەو کۆمەڵگایە ببینێت ئەوە کەس بۆ ئێمەیە کە دیفاعمان کردووە لەوە پشتمان نووسیوە زەمان کردووە یا ڕاگەاندن یا هەر شتێک پێمان وا بووە ئەو جایزەیە بە قازانجە بۆ زەعیفکردنی جمهوری ئیسلامی نەتەوهمێکمان بەوە بووە کە پێمان وابێ نەسرینی نەرگسی محەممەدی سوسیالیستە نە لە پێمان وابێ لە فعالێکی کرێکاریە هیچ کام لەوانە نییە بەڵام هەمووی ئەو جامعەیەش لە کە ئێستا لە بەرابەر جمهوری ئیسلامیدا بەشی زۆری خەریکە مبارزە و مەقاومەت دەکات بەشێکی بەرچاوی لەو خەڵکە لە نەوعی نەسرینی محەممەدی و بە هەزاران زیندانی ئاوایەکە گیانیشیان بەخت کردووە بۆ یەکانێ دژایەتیکردن لەگەڵ ئەو جایزەیە لەو ڕوانگایشەوە لەو ڕوانگای بەرتەسکی ناسیۆنالیستیەکەیشەوە باوەڕی من هیچ کامیشان لە جێگای خۆیان نەبووە وەدانی ئەو جایزەیە لە ئێستادا ئەگەرچی ڕووداوەکانی دوایی شەڕی غەزە و ئەوەی حماس و ئیسرائیل هەموو شتێکی تحت الشعاعی خۆی قەرارداوە ئەمەیشی وەکو زۆر ڕووداوی تر لە ئۆکراینەوە تاکوون هەر شتێکی تری بردە حاشیەوە ئەو نە ئەبعادی ئەو فاجعە و ڕووداوانەی لەوێ گەورەیە ئەمانە ئەینا ئەمە شتێک بوو کە جمهوری ئیسلامی زۆری پێما بێ هەر شتێکە جمهوری ئیسلامی پێی ناخۆش بێ خەڵکی ئێران پیان خۆشە جمهوری ئیسلامی پێی خۆشە تیمی فوتباڵی ئێران لە وەرزشی فوتباڵە سەرکەوێ خەڵک پیان ناخۆشەکە هەموو کەسێک تەرەفداری تیمی فوتباڵی وڵاتەکەی خۆیەکە لەوە بگرە تاکوون هەر شتێکی دیکە بۆیە من پێما بێ ئەو دوو خوێندنەوە هەردووشان خوێندنەوەیکی نابەجێ بوو نسبەت بەو جایزەیە کە دراوە پێما بێت نسبەتی ئەو کەسانەی ترە کاندید بوو نەڵم لە ئێرانە نازانم کەسی ترکیە من ناوێت من نبینی بە شوێنەکانی کە پێما بێ نەرگسی محەممەدی لەوانە دیکە شایستەتر بوو بۆ یەکانی حەق بوو کە ئەو جایزە بدرێ بەوە بدرێ بە شۆڕشی دەکرات بەڕاستی ئەگەر ئەو کمیتەیە نەختێک بیرێکی باشتریشی کردایەتەوە مەسلحەتی ئیجازەی بدایێ بدرایە بە جنبشی ژینا ئەوە بە نەرگسی محەممەدی بەڵام ئەوەیان نەکرد هەر ئەوەیش تا ئەو جێگایش بە قازانج بوو باوەڕی من بەڵای زۆر سپاس هاوڕێ حەسەن هاوڕێ حەسەن سازماندانی جۆرێک لە هەڵسوکەوتی دژە ئینسانی و دەتوانین بڵێم فاشیستی لە دژی پەنابەرانی ئەفغانستانی لە ئێران یەکێکی تر لە ڕووداوەکانە کە سەرنجی حوتوی ڕابردوو لەسەری بووە کە بەڕێزیشتان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕخنەی جددیتان لێگرتووە سەبارەت بەم مەسەلەیە پێتان خۆشە ئاماژە بە چه شتێ بدەن ڕوو بە بینەرانمان من پێم وابێ ئەو کارێک کە کرا شتەکە لێەوە بینیمان لە ماوەی هەفتەی ڕابردوودا چەندانە فیلم نیشاندرا کە مەوجێک لە پەنابەرانی ئەفغانستانی نیشانەدا کە دێن بۆ ئێران وا باسکرا کە ئەم مەوجە پەنابەرانە ڕژیم بە نەوعێک خۆی دەرگاکانی کردوێتەوە بە ئاشکرا لە سنوورەکان و دێنە ئەمدی و
و بەنیازن بۆ هەڵبژاردننی داهاتوو ئیسفادەیان لێ بکەن چونکە ئەوان نیگەرانن کە خەڵکی ئێران لە هەڵبژاردننی مانگی زمستان و ئەوانە کە قەرارە بەڕێوەچێ بەشداری ناکەن. تابیرهای جۆری بۆ کرا لەو کە ئەمانە بەشێکن هاتوون بۆ بازاڕی کار ویا پشتی تر ویا ئاگداری ئەوە هەین کە پەنابەرانی ئەفغانستانی کە لە ئێرانە جێگیرن وەختی خۆی بە ناوی لەشکری فاتمیون بە سەدان و هەزاران کەس زمانیان نار بۆ شەڕی سووریە سەدان کەسیان لێ بە کوشدان کردیان بە گۆشتی دەمی تۆپی سیاسەتەکانی جمهوری ئیسلامی. لە ڕاستیدا پەنابەرانی ئەفغانی و خەڵکی ئەفغانستان و خەڵکی ئێرانیش لە بینی دوو بەرداشی دوو ڕوتی کۆنەپارێزی ئیسلامی شیعە و سونیدا گیریان کردووە، دوو دەسەڵاتی لە یەکچووی وەکو یەکچوو وەکو تاڵەبان و کۆماری ئیسلامی. بۆیە هاتنی ئەو خەڵکە بە هەر ئەنگیزەیەکەوە کرابێت ئەوان ویستیوانە دەواازەیەکی جەحەنم لە خۆیان داخن و لەم لایشەوە نەیشیانزانیوە کە دەواازەیەکی تر بەڕوویانە دەکرێتەوە. ئەوەندەی کە بە کوردستان و ئەوە گەڕاوە کە هەرای لێساز بوو وایە مەجموعەیەک لەم پەنابەرانە هێنراون بۆ شارەکانی کوردستان. فیلمێک بڵاو کرایەوە، ڤیدۆیەکە کە پەنابەرێک شکنجە دەکرێت وترا لە سنەیە. من لەگەڵ کەس قسەم کرد ئەو حتا شوێن و ئەدرس بۆ کەسانێش کە ئەو کار قەبیحەیان کرد و ناوەکانیشی بەلاوە بوو، دواتر وتران لە قوڕوەیە، وترا لە کرماشانە. بەرحاڵ هەرچی بێ پەنابەرێک بە شێوەیەکی زۆر وحشیانە ئەشکەنجە دەدرێت کە ئەمە هەر ئینسانێک کە هەستی ئینسان دۆستی لە وجودی دابێت هەستی جەریحەدار دەبێت، هەستی دەبزوێ و دژی ئەو کردەوەیە ڕادەوەسێ مەگەر کەسانی کە بە بیرێکی فاشیستیەوە پەروەردەکرابێتنەوە. ئەمە هەرایەکی لێساز بوو و هەروەکوتان ئێمەشمان لەسەر نووسی ئەوەی کە بە مەسئلەی پەنابەری بە ڕۆحی دژی پەنابەریش دەگەڕێتەوە. بەڕاستی نە پەیوەندی بە ئێرانەوە هەیە، نە بە ئەفغانستانەوە هەیە، نە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. جارێ پەنابەری و مەهاجرەت وانە هەتا بەشەر بووە کردوێتی، لە دەورانێکە لە ئاو گەڕاوە، لە دەورانێکە لە ئەشکەوت گەڕاوە، لە دەورانێکی ترا لە زەوی و زار و ئەوە گەڕاوە ئەم دێ ئەو دێ کۆچیان پێکردووە. دواتر لە دەورەی سەرمایەداریە وەک کاریگەری مەهاجر ئەم شار و ئەو شار و ئەم ئوستانە ئوستانی کردو، دواتر ئەم وڵات و ئەو وڵاتی کردو، دواتر جێگای گۆڕیوە بۆ ژیانێکی مناسبتر پەیدا بکات و ئێستا بەشێکی زۆری خەڵک یا ڕوەکەنە ئوروپا یا کانەدا یا ئوسترالیا یا ئەمریکا یا و شوێنانە. بنابەرین ئەو تا بەشەر هەیە کۆچ هەیە، ئەو تا بەشەر هەیە شوێن گۆڕین و ئەوانە هەیە. بەڵام ئەوە تا بەشەری شەیە دەتوانانی بڵێن دژایەتیش لەگەڵ ئەو نوع کۆچبەریە بووە. هەمیشەی لەلایەن دەسەڵاتدارانە و زیاد دەسەڵاتدار جاری وا هەیە ئەم دژایەتی خۆ لە ڕێگای خۆی و ڕاستە و خۆ نەکردووە، لە ڕێگای فەرهەنگی خۆشیوە کردوێتی، لە ڕێگای دەمودەستگاهی داپڵۆسێنەری کردوێتی، مەسەلەن پۆلیس، نەهاتای ئەمنیەتی، ئەوانەی سەر مەرزەکانەگرن چ ڕفتارێک لەگەڵ پەنابەران ناکەن. ساڵانە ئێمە شاهدین هەر لەو تەلەڤیزیۆنەوە خۆتان ڕۆژانە بەداخەوە چەندێک خەبەری و ڕووداوی گیانبەختکردنی پەنابەران لە دەریای مەدیتەرانە و لە بینی ئەفریقا و ئوروپا بڵاو دەکەنەوە، چەندێک دەبن بە قوربانی باندەکانی مافیا و هەمووی ئەوانە. بۆیە ئەم کۆچبەری نەپەیوەندی بە ئەفغانستانەوە هەیە، نە بە ئێران و نەبێت ئەمڕۆکە ئەمریکی جیهانی. ئێوە تەماشا بکەن لە مێکزیک و لەو شوێنانی تر بۆ ئەمریکا بە چەندەیان هەزار کەس خەریکن کۆچەکەن. بەشێکی ئەو شرایەتە بەرگبارەیە کە لەم وڵاتانە خوڵقاندویانە، بەجێ ئەوەی کە ئێمە هەڵوقتینە سەر چەندانە ئەفغانی لێ قەوما و دەبێت مەشای ئەو سیاسەتە پاوان خوازانەیە بکەین کە ئەمریکا تا مەسلحەتی بوو لە ئەفغانستانە مایەوە تاکوونە پێویستی بە خەڵکی ستەملێکراوی ئەفغانستان بوو شەڕی شۆڕەوی پێکردن، دیفاعی لە ئەلقاعیدە و ئەوانە پێکردن، ئەوانەی دەبێتە بەرەکانی شەڕەوە. دوایی کە مەسلحەتی لەوێ نەما دیمان بە چ شێوەیەکی خەفەتبار ئەوان ئەفغانستانیان چۆڵ کرد و ئەفغانستانیان دا بەدەست تاڵەبانەوە، خستیان نەژێت چەپۆکی جەرەیانێکی تۆندڕەوی کۆنەپارێزی تا سەر ئێسقان دژی ئینسانی مەسهەبی سنی و ئەوان بەرپرسن تێدا. بۆیە ئەم هاتنە بۆ ئێرەوە ئەو کارانەیش کە کرا لێرە ئەوەی کە مەسەلەن ئەفغانستانیەکان بە تاوانبار بزانین، ئەوەی کە تەفرقەی تێدا دروست بێ، ئەوەی کە ڕۆحی ناسیۆنالیزمێکی نەژاد پەرستی ڕەگەزخوازی ئاریایی یا هەرچێکی دیکەی تێدا بجوڵێتەوە دژ بۆ پەنابەرانە، ئەوە ناحەقە، ئەوە دەبێت لە دژی ڕاوەستین. ئەوان نین کە دێن بۆ توزانێ کوردستان کوێیە، پەنابەرێکی لێ قەوماوە، دەڵێن لەو فڵان جێگایە کار هەیە، توزانێ بانە لەو گۆشەی دنیاوی کوێیە، سەردەش سەقز ئەو توزانێ ئەوانە کوێیە، مەگەر لە نەخشەیە بینی بێت تێگە سەوادی ببێ. بەشێ زۆری ئێستا خەڵکی ئەفغانستان بەبێ سەوادی و بە داماویۆ دەناڵێنن. بنابەرین ئەوەی کە مقەسرە لە دەرەجەی ئەوڵا دەوڵەتە، ئەوەی کە مقەسری دوومە
دەوڵەمەندەکانن کە کاریگەرێکی مەهاجر دێنێ بەجێ ئەوەی کە مەسەلەن ڕۆژێ 500,000 بدا بە کاریگەرێکی خۆجێ یا ملیۆنێکی پێبدا کە کەمتر لەوەی حەقدەست تەبعاً لە ئێرانە، بەڵام کاریگەرێکی مەهاجری ئەفغانستانی دێنە 100,000 پێدا 400,000 بۆ دەمێنێتەوە. بۆیکانی ئەوەیە کە ئەمە لەگەڵ ئەو ڕۆحە لەگەڵ ئەو بۆچوونە لەگەڵ ئەو فەرهەنگە کە فەرهەنگێکی نەژادپەرستانەی دژی ئینسانی چینی سەرمایه‌دارە، چینی دەسەڵاتدارە، بۆرژواکانە کە لەلایەکەوە تەفرەقە دروستەکەن بۆ ئەوەی کارچی زیاتر کرێکار بچەوسێنەوە، لەلایەکەوە تەفرەقە دروست دەکەن بیان خەنەجیانی یەکتری اتحاد لە بینیانە نەبێ، لەلایەکەوە مەرزەکانیان دروست کردووە کە ئینسانەکانی تێدا بکەن بە زیندان بۆیان لەو چوارچێوەی ئەو مەرزانەدا. بۆیە قسەکە لەسەر ئەوە بوو کە خەڵکی کوردستان، شۆڕەشی کوردستان کە شۆڕشێکی ئازادی خوازانەی و خوازانەی ئینسان دۆستە نابێت لەگەڵ ئەو ڕۆحیاتە ببێت، دەبێت دژ بەوانە بێت. کاریگەرێکی مەهاجر کاتووە بۆ ئێرە نانی من و تۆ ناخوا، نانی من و تۆ دەوڵەمەندەکە دەیخوا، نانی ئێمە سەرمایه‌دارەکە دەیخوا، نانی ئێمە ئەو دەوڵەتە دەیخوا کە ماڵ و حاڵ و ژیان و هەموو شتێکی لێکردووی مەجەحەنەم لە کوردستانە، هەموو سەرەت و سامانی ئەم وڵاتیان ڕفان، کوڕەکانی ڕەفسەنجانی فلان دەوڵەمەندی مەریوانی و سنەی و سەقزی و کوێ بە هاوکاری لەگەڵ ئەوانە مقەسری ئەو ژیان بۆ ئێمە دروست بوون. چواردانە مەهاجری داماوی ئەفغانستانی نین، ئەی ئەوە خەڵکەی کە هەر خەڵکی شارەکانی کوردستان و پەناهەندە لە ئوروپا ئەگەر مناڵەکانی ئەو خەڵکە دەرکەن بیانێرنەوە گشتیان بخەنە کەشتێک یا تیارێکەوە ئەو دایک و بابانە دەڵێن چی؟ دەبێ و هەستەمان ببێ نسبەت بە مەهاجرێک و پەناهەندێکی دیکەش. ئەوان نایەنە سەر سفرەی ئێمە، ئەوە سەرمایه‌دارەکەی سفرەکەی ئێمەی ئاوا بێڕەونەق و بێنان و ئاو کردووە. لەو ڕوانگاوە بوو کە من یا ئێمە پێمان وا بوو کە دەبێت دژ بە و بیرۆکەیە بوەستین، دەبێت ئەو ڕۆحی ناسیۆنالیستیە، ئەو ڕۆحی ڕەگەزپەرستیە، ئەو ڕۆحی دژی ئینسانیە کە لە فکرێکی نازیەکانەوە وەختی خۆی لە یەهودیەکان کە ئەمڕۆکە چی دەکەن لە حماسە، ئەوانیان وەختی خۆی لە فەلەستینە چی دەکەن بە بەهانەی شەڕ لەگەڵ حماسە، ئەو وەختی خۆی لەگەڵ خۆیان کرا. پس کەوایە ئێمە نابێ بچینە ئەو قاڵبەوە. بزوتنەوەی کوردستان بزوتنەوەیکی مافوازانەیە، ئینسان دۆستانەیە، حەق تەڵەبانەیە، بەرابەری خوازانەیە، دەبێت ئەوە لە هەموو بەشەکانیدا دەنگ بداتەوە. لەو ڕوانگاوە بوو کە ئێمە لەگەڵ ئەو کلیپە و لەگەڵ ئەو ڕەفتاری کە دژ بە پەنابەران دەکرێەوە، ئەو پەنابەرانە ئەوانە قوربانیانی دوو دەوڵەتی داعش سفەتی شیعە و سونی لە ئێران و ئەفغانستانن و نابێ بچینە ئەو بیرۆکەیە ئەو فەرهەنگە لە کوردستانە جێگای نابێ ببێ، دەبێ خەڵکی کوردستان دژ بۆ فەرهەنگە ڕاوەستن. ئەوە بۆ قسەکانی. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن. هەر سەبارەت بە ئەفغانستان بەجاخەوە بوومە لەرزەی هەرا دژمارەیەکی زۆر خەڵکی کردە قوربانی و تێدا گیانیان لەدەستا. ئەوەی دەبینرێت نەبوون بە جێگای سرنجی ئەو خەڵکە هەژارەیە. هۆکار چیە بەڕایەوە کاک حەسەن؟ مافی مرۆڤ و بانگەشە کارەکانی لێکوێن بۆ لە ئەفغانستان مرۆڤ ناژی کە ئاوا بێدەنگی لە بەرامبەر ئەم ڕووداوە دەبیندرێت؟ زانی هەر چوارشەمەش دووبارە ئەو بوومە لەرزە دووبارە هاتووەتەوە. تا ئاخری خەبەرەکان من چاوم لێ کرد، کوژراو هەیە، سەدان بریندار و ماڵوێرانێکی دیکە هاتووەتە پێشەوە. ئەوەی ڕاستی بێت مافی مرۆڤ لە دنیای ئەمڕۆدا مافی مەسلحەتە، مەسلحەتی زلهێزەکان لە هەر کوێگوێ مافی مرۆڤ لەوەیە. ئێوە تمەشا بکەن مەسەلەن ئەمریکاییەک لە جێگایەکە گیانی لەدەسەدات، خۆ بەدیفاع لەوە ناکەن، هەرچی بێت ئینسانێکە هەساوە چووە بۆ شوێنێک کارێکی ئینسانی بکە یا بۆ سەفەر سەیاحەت چووە، بزانن خاکی ئەو وڵاتە بە توورەکە بێژن، دنیا دێتە سەر دەنگ و هەرا ئەوانە کە مافی مرۆڤ ئەو ئەمریکایەک لە فلان جێگا کوژرا، فەڕەنسەیەک لە جێگایەک بەدیل دەگیرێ بزانە چه هەرا و بەزمێک. بۆیە کانێ مافی مرۆڤ ئەمڕۆ کە بەستەجی بەوە هەیە کە لە کام وڵاتایی، نژادت چییە، ڕەنگت چییە، چاوت چۆنە، بەوانە بەستەجی هەیە. مافی مرۆڤ بەستەجی بەوە هەیە کە موقعیەتی تەبەقاتیەکە لەکوێ کرێکارێک بێت و زەحمەت کێشێک و لە قەوماوێک بی ڕۆژانە بە سەدانیش لە دەریا مەدیتەرانەدا لێ بمرێ کەس ئاور لێ ناداتەوە. وەختێک کە ئەمریکا ئەفغانستانی چۆڵ کرد، ئەو موسیبەتە گەورەی بەسەر خەڵکی ئەفغانستانی هێنا، معلوم بوو کە ئەفغانستان دەکەوێتە پەراوێزەوە. وەختێک کە ئەو خەڵکیان گورگان خوارد کرد، بە 30 ملیۆن خەڵکیان تەحویلی تاڵباندا بە میلیاردها چەک و چۆڵیان بۆ بەجێهێشت، معلوم بوو کە ئەو خەڵکی ئەفغانستان تازە دووە پشت و پەنایەکیان نییە. ناڵم ئەمریکا پشت و پەنایان بوو، ئەمریکا سوء ئیستفادەی لێکردن. بەڵام ئەگەر جاران مەسەلەن شتێک بووایە، خۆ ئەمریکا بە خاتری هێزەکانی خۆشی وایە مەجبور بوو خەڵک نێرێتە ئەو شوێنانە، گروپەکان و ناوەندەکانی نکەن. بۆی ئێستا مافی مرۆڤ بەشێکی ئەو وەزیەتەیە کە لە ئاستی جیهانیدا کە مافێکی تەبەقاتیە، مافێکی
جیاوازە وەکو یەک نییە ئەوە لایەکی تری ئەوەیە کە خودی ئەفغانستانە. ئەفغانستان وڵاتێکە کە زۆر یەک لەو سازمان و گروپای ئینسان دۆستوانە ناتوانم بچن بە دلیل خودی تاالبان ڕێگایان پێنادا. مزافەن ئەوەی کە تاالبان تا ئێستا یەک دوودانە وڵاتی ئەگەر لیدەرەکەی لەلایەن ناوەندهای جیهانی و بە ڕسمیت نەنەسراوە بەعنوانی دەوڵەتێکی داپلۆسێنەر، دەوڵەتێکی دژی ژن، دەوڵەتێکی دژی ئازادی دەناسرێت. ئەوتە دەوڵەتای وەکو ئەو کەم نین، خۆ جەمهوری ئیسلامی هیچی کەم نییە لە دەوڵەتی تاالبان، بەڵام دەرەر حاڵ ئەوەش بخۆی هۆکارێکە کە ئەو ناوەندانە ناتوانن تیمەکانیان واحدەکانیان بنێرنە ئەبێ و یارمەتی بکەن. وەلایکی کەیشەوە خودی تاالبانیش بە نەوەیەک ڕێگرە لە هاتنی ئەو گروپ و ئەوانەی بدرێ. بەرحاڵ کارەساتەکە ئەوەیە کە خەڵکی ئەفغانستان هەم قوربانی تەبیعەتن و هەم قوربانی نظامێکی حاکمن. ئەم دوو لایەنە کە قوربانی لە خەڵکی ئەم وڵاتە دەگرن تەبیعیەکە و خەڵکە پشت و پەناهیشیانی پەنا بۆ کوێ بەرن، پەنا بۆ ئێران بەرن، ئەوەیە کە دەیبینین تیاندا دەیانگرێت و دەیانێرە بڕۆن بۆ شەڕی سووریا، پەنا بۆ پاکستان بەرن. زیاتر لە 40 ساڵە خەڵکی ئەفغانستان 50 ساڵی شار لە دەورەی شەڕەکانی شۆڕەویشەوە کە القاعدە و ئەوانەیان ڕێگادا خەڵکی ئەفغانستانیان بەکارهێنا بۆ مەرامی سیاسی خۆیان، پەنا بۆ هاوسەکانی تریشیان بەرن هەموویان وان، ینی خەڵکیێکی ملیێنین کە لەو ئاستەدا وێڵیان کردوون قوربانیان لێگرن ئەهدافی نائینسانی خۆیان لە ئەفغانستانە بەڕێوە بن، بەڵام وەختێکا ئەولیانە قەومێ کەس بەدادیانەوە نەچێەوە ناچێ وم پێما بێ هۆکارەکەی بۆ ئەوە هەم بۆ دەسەڵاتەکە دەگەڕێتەوە، هەم بۆ ئەوزای منتەقە و جیهانی و هەم بۆ دووڕوویی بەناو مافی مرۆڤیش دەگەڕێتەوە کە لە ئاستی جیهانیدا خۆیانی پێناساک. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن. هاوڕێ حەسەنێکی تر لە ڕووداوە گرنگەکانی هەفتەی ڕابردوو هێرشی چەکدارانەی حەماس بۆ سەر ئیسرائیل و ئەو کردەوە دژە ئینسانیانەیە کە کردیوە لە وەڵامیشدا هێرشی وەحشیانەی دەوڵەتی ئیسرائیل بۆ سەر نەواری غەزە و کاردانەوەکان لەسەر ئەم ڕووداوە بووە. ئێوە ئەم ڕووداوە چۆن دەبینن؟ پێتان وایە گونجاوترین هەڵوێز دەبێت چی بێت؟ ئایا حتمەن دەبێت لە یەکێک لەم جینایەتکارانە دفاع بکرێت؟ ڕێگایەکی سێهم چییە بەڕای ئێوە؟ تا جێگایی بەم ڕووداوە دەگەڕێتەوە لە ساڵی 1940ەوە کە دەوڵەتی ئیسرائیل دروست بووە. ئیسرائیل لەسەر پێشێلکردنی مافی خەڵکی فەلەستین دروستکرا و ئەم دەوڵەتە لەسەر دەستی زلهێزەکانی براوەی شەڕی دوومی جیهانی وەکو ئەمریکا، وەکو فەڕەنسا، وەکو رووسیا، وەکو شۆرەوی ئەو کات وەکو ئەوانە دروستکرا. بە هەر لەو کاتەی شۆ تاکوونی ئێستا ئەم دەوڵەتە ئەم سیستمێکی نژاد پەرستی یەهودی بە هەموو معنایەک دژ بە خواستەکان و داخوازەکانی خەڵکی فەلەستین و بە تەوری کولی خەڵکی عەرەبیش بووە. تا ئێستا ئێمە شاهدی چەندین شەڕی گەورە بووین کە لە بینی عەرەبەکان دەوڵەتانی عەرەبی وەختی خۆی کە دابەش ببوون بەسەر ئەکسەرێنیان لەگەڵ شۆرەوی ئەو کاتە بوون و بەغیرە محدود وڵاتانێکیان نەبێت کە نزیکتر بوون لە ئەمریکا. چەندین شەڕی گەورە کراوە کە مەسەرەن دوو شەڕیان شەڕایکی زۆر گەورە شەڕی 6 ڕۆژەیە لە 1960 کە میسر و سووریە و چەند وڵاتی تریش کە پشتیوانیان لێکەن، عێراق دواتر عەرەبستانە، کوێیتە، ئەمانە دەرگیرە بن لە شەڕێکی قورسا لەگەڵ ئیسرائیل و نەهایەتەن بە شکستی ئەمان تەواوە بێت و باتەوەجو بۆ ئەوەی کە ئەمریکا هەموو ئیمکاناتێکی لە خزمەتی ئەواندایە ئەو شەڕە بە زەرەری ئەوان شەڕی 6 ڕۆژە تەواو بێت. شەڕی تر شەڕی 1973 کە دروست لە ڕۆژی 7 ئۆکتۆبری 1950 ساڵ لەوە پێش پەلامارێکی تری میسر و سووریە هەیە بۆ سەر ئیسرائیل و لەو ڕۆژەدا کە بە ڕۆژی جەژنی ڕۆژوو بەناوبانگارە و ڕۆژەی کە حماسیش ئەو عملیاتی تێدا کرد. بازم شەڕێکی زۆر خوێناویە، شەڕێکی زۆر قورسە، بەشێ لە ئیسرائیل گیرێ دوای ئیسرائیل بە ئیمکاناتی ئەمریکا و متحدەکانی تر ئەوان لەوێ دەردێنێ سەحرای سیناگرێ، بەرزایەکانی جۆلانەگرێ بە زۆر شتی تر. مەقصودمەوەی ئەمە یەکەم شەڕ نییە کە لە بینی ئیسرائیلیەکان و لەگەڵ لایەنی فەلەستینیدا کراوە. تاو جێگایی بە مەسەلەی حماس دەگەڕێتەوە. پێم خۆشە ئەوە بڵێم کە حماس جەرەیانێک کە دەهەی 80 لەلایەن خودی ئیسرائیلیەکانەوە بۆ دژایەتیکردن لەگەڵ سازمانی ئازادی بەخشی فەلەستین دروست بووە و حمایەتیان لێکردوون، ئەوان پشتیوانیان بوون بە ناوی لایەنێک کە خەریکە کاری ئینسان دۆستانە دەکات، کاری دەوا و دەرمان و ئامۆزش و ئەوانەی کردە لە مەناتقی فەلەستینیە. لابەرین ئەمڕۆکە کە بووە بە دژمنیان و ئەو دژمنایەتیە کە بۆ ڕووەکانی منتەقە و ئەوانش دەگەڕێتەوە. تەبعاً ئەوەیە کە ئیسرائیل بە عنوانی نظامێکی نژاد پەرست
دژ بە هەر بیرۆکەیەکی ئازادی خوازیە کە لە منتەقەکەدا هەیە، دژ بە خەڵکی فلستینە، دژ بە خەڵکی عەرەبە، دژ بە عەرەبەکانی ناو ئیسرائیلی شار تەنیا ئەوان نین و ئەوەی کە دەوترێت کە ئەوە نظامێکی زۆر دموکراتیکە ئەوە حقیقەتی ڕواڵەتی ئیسرائیل نییە، چون کاچێتی سیاسەتی دەرەوە ڕنگدانەوەی سیاسەتی ناوخۆیە. ئێوە تماشای بەرەی پێشکەوتوخوازی ناوخود ئیسرائیل بکەن، هەر ئەو ئیتلاعیانەی کە ئەو ڕۆژانە داویانە جەریاناتی چەپی ناو ئەوێ حیزبی کۆمۆنیستی ئیسرائیل، ژنانی چەپ و ئازادیخواز ئیتلاعیان داوە هەمووی ئەوانە دەڵێن مقەسری ئەم تاوانانە گشتی ئیسرائیلە. ئیسرائیل یەک دانە زیندانی گەورەی بە ناوی غەزە دروست کردووە. غەزە زیندانێکی گەورەیەکە بە توولی ئەم جغرافیایە 41 کیلۆمترە، عەرزەکەی پاناییەکەی لە بڕێ جێگا 15 لە بڕێ جێگا 8 کیلۆمترە، بەڵام 2,500,000 نەفەر عالەم چل لە وانەکەی زیندەجیەکەن، مەساحەتێکی 350 کیلۆمتریە زیندەجیەکەن. دوای سنگاپور و وڵاتێکی دیکە گەورەترین تەجەموع لە غەزەدایە، بەڵام ئەم غەزەیە هەمیشە و دایم کەوتووەتە بەر غەزەبی ئیسرائیل، کەوتووەتە بەر کوشتارەکانی، بەر تاوانەکانی، بەر هەمووی ئەوانەی کە کردوێتی لەوێدا. بۆیە ئەوەی کە لە واقعدا حماس مەحسوولی ئیسرائیلە، هەم دروستی کردووە وەختی خۆی، هەم ئەم دەورانەی دواتریشی بەو شارانەی کە هێناوێتی بۆ خەڵکی غەزە، بۆ خەڵکی فلستین، بۆ ئەو نەوارەی کە بینی ئوردن ناسرا ئەو باریکەیە، بە هەمووی ئەوانە ئیسرائیل مقەسرە لە وەزیەتەیە کە دروست بووە و ناکرێت ئینسان ئەوە نەبینێ، بەڵام فقط هەڵبچێتە سەر فلستینیەکان. حماس ڕنگدانەوەی ئەو نفرەتەی ئیسرائیلە، ڕنگدانەوەی ئەو بێمافیەیە کە بەسەر خەڵکی فلستینە قەوماوە، بەڵام لە عینی حاڵیشدا حماس جریانێکی بنیادگەرایە، جریانێکی تونڕەوی ئیسلامیە. معنای ئەوە نییە کە ئێمە یا کەسێک چەپێک بخۆی دیفاع لە حماس بکە، ئێمە دیفاع لە خەڵکی فلستینەکەین، دیفاع لە خەڵکی عەرەبەکەین لەو منتەقانەدا، بەڵام نەدیفاع لە بزوتنەوەی حماسەکەین، نەدیفاع لە سازمانی ئازادی بەخشی فلستینەکەین، نەدیفاع لە بەرەی ئیسلامی کۆنە پارێزەکەین کە لەو منتەقان لە حیزبوڵانە لە هیچ کام لەو شاخە و شوعبانەی دیکەی. و ئەو ساڵانەی ئەخیریش کە بە تایبەت وڵاتانی عەرەبی کە دانە دوور کەوتنەوە دوای ئەو سڵحەی کە سادات کردی لە کەم دەیوید لەگەڵ ئیسرائیل و دوایی بە قیمەتی سەریشی تەواو بوو و ئیسرائیلی بە ڕسمیەت ناسی و سینا و ئەوانەیاندایە و وڵاتانی تر وردە جمهوری ئیسلامیش کە هاتە سەرکار لە مەسئلەی فلستین وەکو ئامرازێک بەدەستەوە گرت بۆ سوء ئیسفادە لێکردن لە هەم دژی وڵاتانی عەرەبی هەم دژی ئیسرائیل. ئەوە پلانێک بوو، پیلانێک بوو کە جمهوری ئیسلامی دژ بە خەڵکی عەرەب دایڕشت و دەستیشیان بوو لە ماجەرایانەی کە لەم ڕۆژانەدا قەوما. بنابەرین لەو پرۆسەیەدا دەبێت ئێمە مەسئلەی ئەم دوولایەنە ببینین، مەسئلەی خەڵکی ئازاردیتووی کەس ناتوانێت دیفاع لەوە بکە ئەوەی کە حماس ئەو ڕۆژە کردی. ئەوە جنایەت بوو، ئەوە قەتڵ و عام بوو، ئەوە دڵڕەقی بوو، ئەوە کەسێک بێنی بڵێ ئەمە جاریەیە کە لە فەرهەنگی ئیسلامی و لە سەدری ئیسلامەوە هاتووە تاکوون ئێستاکانێت جوانێ بگریت و بیڕفێنی. خۆ معلومە ئەوە هەستی هەموو دنیا دەبزوێنێ، بەڵام پرسیار ئەوەیە ئیسرائیلێک کە بە چاوی ئێلکترۆنیکی تەواوی دەوروبەر دەبینێ، موسادێک کە نفوز دەکاتە ناو سازمانها و دەوڵەتهای مقتەدری منتەقەکەەوە، چۆنە ئەو ڕۆژە نەیتوانی ئەم واقعەتانە ببینێ؟ چۆنە 4-5,000 موشک هەتاکوونە نەکەون لە ئینەکانی گومبەدەکەیشی ئاهەنی نیشیان کە زۆر شایان پێی بوو کاری نەکرد؟ چۆنە 1500 دانە شەڕکەری حماس دێنە ناو خاکی ئیسرائیل و پێیان نازانن؟ چۆنە ئەو هەموو مۆتۆر سوار و ئەوانەی کە بە لە ڕێگای چەترەوە دێنە ئەمدی و کوشتار دەکەن سعاتێک دەگوزارێ هێستا هێزە ئیسرائیلیەکان دەست ناکەنەوە پیان نازانن؟ ئەمڕۆ کە معلوماتێک هەیە کە ئەمانە بەشێکی مربوطە بێت بە وەزعەتی ناوخۆی ئیسرائیل، بەشێکی مربوطە بێت بە وەزعەتی ناتانیاهۆ کە دەوڵەتەکەی لەرزۆک بووە و بۆ ئەوانە قوربانیکردنی خەڵک لە پێناوی مەسلحەت و بەرژەوەند و مانەوەدا یەکێ لەو حەقیقەتانەیە کە هەیە. بۆ یەکانێ میسریەکان ئەوە ئەسنادی هەیە، میسریەکان دەڵێن ئیختاریان کردووە بە ئیسرائیلیەکان بە موساد و سازمانهای تریان کە حرەکەتێکی گەورە لە ئارادایە. ئەم هەموو موشەکە خۆ حماس موشک دروست ناکە، حماس ئەو موشەکانەی نیە وەری گرتووە، لەکوێ وەرگرتووە بە خۆیان تەوزیحی بدەن. ئەوە مەسئولێکی حماس هات لە غەزە قساکە دەڵێ ئێمە لە جمهوری ئیسلامی موشکمان وەرگرتووە، چاک و تەقەمەنیمان وەرگرتووە،
پارەمان وەرگرتووە چی ئەوانەمانگرتە دەڵێن دەستی رووسیە تێدایە دەڵێن دەستی معلوماتی چینی تێدایە هەمووی ئەمانە ئەوەیان کردووە کە بەشێک لە انحرافی ئەفکاری عمومی پێ بکەن لەسەر شەڕی ئوکراین لە کێشەکانی تر لە منتەقەکەدا هەیە جا بۆیە دەڵێم ئەمە تەنیا حماس نییە لەم جنایەتەیە سەهیمە سەهمی ئەسلیەکەی بەردەوڵەتی ئیسرائیل دەکەوێت و خەڵکەی بۆ کرد بە قوربانی ناتانیاهۆ بۆ مانەوەی خۆی لە دەسەڵات و حیزبەکەی لە دەسەڵاتە هەڵوێستی دروست دەتوانێت چی بێ ئەوەی کە پرسیارتان کرد ئایا دەکرێت دیفاالێکی لەمانە بکەین نا ئەوەی کە دیفاع لە لایەنی حماس دەکا خوب ڕوتە ئیسلامیەکان ئێرانە دیفاعی لەکە دەوڵەتی عێراقا البته پوشیدەتر دیفاعی لەکە بەڵام جەرەیاناتی حەشت الشعبی و ئیسلامیەکانی دیکە و ئەوانە بزوتنەوەهای ئیسلامی لە لوبناان و لە شوێنەکانی دیکە ئەوانە دیفاعیان لەکەن هێزێکە بەخۆی بڵێ چەپ و ئازادی خواز و سوسیالیست قەتعەن ناچێتە ئەو بەرەوە هزار دژی ئیسرائیلیش بێ بۆیەکانی لە سیاسەتە ڕەش و سپی نییە ڕەنگی تریش هەیە ئەتوانی هەڵبژێری هەڵوێستی ئوسولی نەدیفاع لەوانە نەدیفاع لە ئیسرائیلە ئیسرائیلیش ڕژیمێکی نژاد پەرستە ڕژیمێک بزانە ئەو وەزیەتەی کە دروستی کردووە حاصلی و بزانە یەک دانە جەحەنمێکیان دروست کردوەکە بۆ خۆشیان دێڵێن دەڵێن ئێمە غەزە دەکەین بە جەحەنم غەزە لەسەر زەوی پاکەکەینەوە ینی ژیانی 2,500,000 کەس خەریکن ئەکەن بە وێرانە کەسێک چۆن ئەتوانێت ناو ئەحزابی کوردیشا هەیە بەداخەوە کەسانێک کە ئیسرائیلی دیفاع لە ئیسرائیل چۆتە ناو مێخیانەوە بە ناوی خەڵکی کوردیشەوە ئەمڕۆکە خەریکن قسە دەکەن ئەوە کەی دڵسۆزیە بۆ خەڵکی کوردستان خەڵکی کورد خەڵکیی ئازادی خواز بووە خەڵکی کورد مدافعی کوشتاری ئینسانەکان لە هیچ جێگایان چون خۆی قوربانی بووە ناکرێت قوربانی دیفاع لە جەلات بکە ئەگەر دیفاع لەو جەلادە کریتە قوربانی نی دەبی بە ڕەنگ و ڕواڵەتی ئەو دەگری بۆ مەسلحەتێکی سیاسی یا بۆ هەر بەرژەوەندێکی بەرتەسکی کوردبینی و حیزبی خۆت بێنی دیفاع لەوان بکەیت کەس دەیەوێت دیفاع لە حماس کەسی نابێت دیفاع لە حماس بکە حماس دەیەگەڕێت جەمهوری ئیسلامی دیفاعی لێکە لایەنە ئیسلامیەکانی کە دیفاعی لێکن بۆیە هەڵوێستی دروستیە هەڵوێستی دروست محکومکردنی ئەم دووبەرە ئیرتجاعیەیە ئەم شەڕە کۆنەپەرستانەیە ئێمە ساڵی 59 کە شەڕی ئێران و عێراق دەستی پێکرد وەکو کۆمەڵە حیزبی کۆمونیستی دروست نەبوو ئەوڵین مەوزعی کە گرتمانەوتمان هەردوو لایەنی شەڕ ئیرتجاعی دیفاعمان لێ نەکرد ئێمە لە ئەفغانستانە قەتمان دیفاع لە ڕەوتە کۆنەپەرستەکان نەکردووە بەڵام دیفاعمان لە خەڵکی ئەفغانستان کردووە لە بزوتنەوەهایەکی ئازادی خوازانە لە گۆشە و کەناری دنیا کە سەر هەڵدەدا دیفاع لەو خەڵکە دەکەین ئێمە دیفاع لە خەڵکی ئوکراینەکەین بەڵام نە دیفاع لە زێلێنسکیەکەین نە دیفاع لە پۆتینەکەین هەموو ئەوانە محکومەکەین بنابراین هەڵوێستی ئوسولی هەڵوێستی جێکەوتوو هەڵوێستی ئازادی خوازانە ئەوەیەکە ئەو بەرانەی شەڕ محکومن هەر ئێستا دەبێت بە پەلە سۆڵح ڕابگیرێت دەبێت حەقی فەلەستینیەکان کە نە خەستەخانەیان هەیە نە ئاویان هەیە نە برقیان هەیە نە نانیان هەیە دەبێت دنیا بێتە سەر خەت و ئەو کردوانەی ئیسرائیل محکوم کادووە دووڕوویی و ڕیاکاری جمهوری ئیسلامیش لەو ناوەدا بۆ خۆی فاکتۆرێکی دیکەیە کە ئەگەر مەزال بێتوانین لەسەری قسە بکەین. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن. هاوڕێ حەسەن لە بەشی لە قسەکانیشتانە باسی هەڵوێستی وڵاتانتان کرد بەڵام ئەگەرمانەوێت زۆرتر قسە بکەین هەڵوێستی وڵاتان بە ناوچەکە و بە ڕۆژاوا و ئامریکایشەوە چۆن هەڵدەسەنگێنن پێتان وانە هەموویان دەڵێن یان هەڵس و کەوتیان وایە کە دەبێت خەڵکی ئاسایی غەزە و ژنان و مناڵان تاوانی کردەوەکانی حەماس بزەنەوە؟ با من ئەوە بڵێم کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دوو گرێکوێرەی ئەسڵی هەیە دوو معزلی سەرەکی هەیە هەتا ئەو دوو معزلە حەل نەکرێت خاوەرمیانە ئاسایش بەخۆی نابینێ یەکێکیان مەسئلەی فلستینە یەکێکیان مەسئلەی کوردە مەسئلەی فلستین ئەبعادێکی وەسیعتری ئێستا هەیە لە ئاستی جیهانیدا و مەسئلەی کورد ڕاستە بەرینترە لە چوار وڵات هەیە لە چوار بەشە داگیر کراوە بەڵام تماشا بکەن بزان جنایەتەکانی تورکیە ببینن ڕۆژانە کە خەریکە دەیکات و ئەوانە جنایەتەکانی جمهوری ئیسلامی ببینن کە لە ناوخۆی کوردستانە لە دڵی شۆڕەشی ژن ژیان ئازادیدا کردی بۆیە تا ئەم دوو مەسئلەیە بمێنێ بە دڵنیاییەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاسایش و خەونی خۆش بەخۆی نابینێت چه ئەو دەوڵەتانەی کە دەرگیرن لەگەڵ ئەم مەسئلە و چ زلهێزەکانیش کە بە درۆیینە خۆیان بە پاڵپشتی ئەم خەڵکە یا فەلستین یا کورد یا خەڵکای ستەملێکراوی تر دەبینن هەڵوێستی ئەمریکا هەڵوێستێکی ڕیاکارانەیە هەڵوێستێکی مەسلحەت تەڵەبانەیە ئەمریکا تاریخەن لەگەڵ ئیسرائیل بووە و لەگەڵ ئیسرائیلیش دەمێنێتەوە و ئەوەی کە ئیسرائیلی ئاوا یاغی کردووە لەو منتەقەیەدا پاڵپشتیەکانی ئەمریکایە و ئەمریکا و متحیدەکانی ئێمە دەزانین خۆ
ئینگلیستان بەراجکۆلەی ئەمریکایە بەبێ ئەمریکا قامک ناکا بە ئاوە فەڕەنسا نەختێک بڕشتا تەفاوتی مەسلحەتیان هەیە جاران دەکترا شەڕی سارد هەیە شەڕی بینی شەرق و غەرب و ئەوە بوو بالاخرە سڵێکەکرا لە شۆڕەوەی سابق و متحیدەکانی ئێستا ئەوەیش نەماوە بۆیکانی هەمووی ئەوانە بە رووسیە ئێستەشەوە بگرە خەڵکی فەلستین دەکەن بە قوربانی ڕووسەکان دەڵێن لەم ماجرایەنەدا لەگەڵ ئێران و چین دەستیان بووە بۆ ئەوەی کە ئەو فشارەی لەسەر جبهەی ئوکراین هەیە ئەمانە کەم بکەنەوە ئەو ڕێتێچێ ئەوە شەواهد دەتوانێت وابێت و ئەوە منطقیە بۆ یەکانێ هەڵوێستی ئەمریکا لەم ناوەدا هەڵوێستێکی بێ ئەندازە ڕیاکارانە دژە فەلستینی دژی خەڵکی ستەم لێکراو مشاکە لە ڕۆژاوایە پەهپادەکانی تورکیە بەسەر هێزەکانی ئەمریکایە دێن لە ژن و منداڵی خامیشلو شوێنەکانی دیکە دەدەن ئەمریکا دەڵێ ئەترازمان کرد تا ئەترازکێنێکی چییە تۆ توانی کردەوە نیشان دێت توانی ئاسمانی دژەفرین ڕابگەێنی لەوێ ئەترازمان کرد چی بۆ زلهێزی چۆکو ئەمریکا کە مەسئولێتی هەمووی ئەو منتەقەش بەعودەیەتی دەوڵەتەکانی تریش وەک دەوڵەتانی عەرەبی نەقل لێ دەدەن بۆڵە بۆڵەکەن ئەمانە درۆزنن ئەمانە بۆمانەوە لە کورسیە بۆمانەوە لە دەسەڵاتیانە فلستینیان کرد بە قوربانی فلستین قوربانی دانە دانەی ئەمانەیە لە میسرەوە کە ئەوڵین وڵات بوو کە ئیسرائیلی بە ڕسمیەت ناسی لە لوبنانەوە کە جەماعەتی حەسەن نەسڕڵڵا ئەوانە بۆ پارە و پوڵ و ئیمکاناتی کە ئێران پیان دەدا جارجار موشەیەک دەخەن و پوڵ و دێوەردەگرن و ئەو بەدبەختیان بۆ لوبنانی دروست کردە کە وەختی خۆی ساڵەکانی پێش هەشتا ئەوانە پیان دەکوت بووکی خاوەرمیانە ئەوەندە لوبنان وڵاتێکی خۆش و ڕازاوە ئەوە بوو حیزب وڵاتێکیدا دوای هاتنە سەرکاری جەمهوری ئیسلامی عەرەبستانە کە ئەوە لەگەڵ ئێران خەریکی نێوان خۆشی بوو لەو لاوە ئیسرائیل هات خەریکە لەگەڵ ئیسرائیل بینی خۆشە کات ئێرانی لە خۆی قەڵس کردووە وەکەوتێتە بەرتانە و لۆمە سووریە ئەوە وەزیەتێتی خۆی بەو دژایەتیە کە لەگەڵ بە خەڵکی کورد دەیکا لەوێ لەگەڵ خەڵکانی ئازادی خوازی تری ناوچەکە دەیکا بۆیە بەڕاستی فەلستینیەکان بەغەیرەز خۆیان دۆستێکی تریان نییە هیچ کام لەو دەوڵەتانەیە هەن بەغەیرەز مەسلحەت پەرستی خۆیان و قازانج پەرستی خۆیان هیچ کام لەوانە نەدۆستی فەلستین نەدۆستی کوردیشن درۆ دەکەن بۆ ماتی خۆیانیان دەوێت بنابەرین بەداخەوە من جێگایەک نابینم و لە ناو ئەوانەدا لە هەمویان دووڕووتر و ڕیاکارتر جەمهوری ئیسلامیە جەمهوری ئیسلامی شەڕ لە وڵاتانی تر ساز دەکا بۆی کە شەڕ لە خۆی دوورخاتەوە ئەوە سیاسەتێکی لە مێژینێتی و مەسئولیەتەکەی کامنەی ڕۆژ لێ بگرن پێوە دیارە بە حالە ماشکرا فرس و خۆفی لە ئیسرائیل و لە هەڕەشەکەی ئەمریکا پێوە دیارە دەڵێ ئێمە دەخاڵەتمان نەکردووە بەڵام دەستی تەڕاحان و جوانان و مجریان و بەڕێوەبەرانی ئەو عملیاتەی حماس ماز دەکەین تەڕاحەکان کێ بوون ئەو کەس لە فەرماندەکانی سوپای پاسداران بوونی تر ئەو مازوتی وتی ئێران چەکی پێداین ئێران موشەکی پێدان ئێران پارەی پێداین ئێران یارمەتی تۆ چۆن داریتەوە نابەرین دۆستێک نییە لەو بینەدا بەڵام بیرروڕای گشتی دنیا بیرروڕای ئازادی خواست بیرروڕای چەپ بزوتنەوەی ژنان کرێکاران هەمووی ئەوانەوە لە ناو ئیسرائیلیشە اعتراز بەو شەڕە زۆرە پێمان وانە بێ ئێمە لە فقط لە چوارچێوەی تەلەڤیزیۆنەکانمان دنیا نبینین دنیا خارج لە سەفحەی تەلەڤیزیۆنەکان و تەلەفۆنەکانی ئێمەیە زۆر شتی دیکە لەو دنیادا دەگوزارێکە بە پێچەوانەی مەسلحەتی خودی ئەو هەللا لە ئەفکار عمومی ئەمریکایشە بەڵام ئەو تاوانەی کە خودی حماس کردی ئەوەندە قیزێونە کە مەقبولیەتی بەنەوەیەکدا بە ئیسرائیل و بە متحیدەکانی بۆ یەکانێ بەداخەوە ئێستا وەزیەتەکە هەرچی هەیە لە دژی فەلستینیەکانەوە من پێم وابێت لە ڕۆژ و مانگەکانی داهاتووشا وەزیەت بۆ ئەوان بە زیانتر تەواو دەبێت. بەڵێ هاوڕێ حەسەن ناو قسەکانتانە باسی جمهوری ئیسلامیتان کرد و هەستەکەم کە نەزەرسانەوەیە کە کۆماری ئیسلامی نەقشێکی ئەساسی بووە لەم شەڕە لە بینی حەماس و ئیسرائیل ئەسەن چه سوودێکەوە کۆماری ئیسلامی لەم شەڕەکە لە ناوچەکە کەوتووەتە ڕێ؟ ئەوە نەزەری ئەوە نەزەری سوپای پاسداران نەزەری مەجلیسی جمهوری ئیسلامی ئەو ڕۆژەی کە ئەو ئیتفاقە کەوت لە سەحنی مەجلیسان نیشانیاندا چه دروژمایەکیاندا بە چه حاڵەتێک خۆشایی و خۆشیە جێراوەتەوە ئینا ئەوە خۆشتێک نیە بوختانێک نییە کە من یا کەسێکی دیکە بە جمهوری ئیسلامی بکەین ئەوە یەک جمهوری ئیسلامی چه نەفعێک دەبا جمهوری ئیسلامی زۆر نەفع دەبا جمهوری ئیسلامی لە ڕێگای تەرەفدارانی نیابەتی خۆی لایەنگرانی بنیادگەرای خۆی لە منتەقەکەدا بە یەک معنە کێشەکانی ناوخۆی ئێرانی خستە دەرەوە وانی شانەدا لە ناوخۆی ئێرانە سوبات هەیە
وهەرچی هەیە لە دەرەوەیە بۆ یەکانێ وەخەڵکیشی پێترسێنێ هەر ئەمانە ئەمڕۆ کە جمهوری ئیسلامی مەسەلەن مانۆڕی تاران بەڕێوە دەبات مانۆڕی گرتنی تاران مانۆڕی نازانم فلان جێگا ئەوانە بۆ چییە؟ ئەوانە بۆ پێکێنانی ترس و خۆف و وحشت لە دڵی خەڵکی ئێرانایە ئەینا مەسەلەن ئەو هەموو هێزە نظامی 1 ملیۆن هێزی شەڕکەر و فلان وانە هەموو ڕۆژەی کێشی بەڕوخی خەڵکا بۆ چییە؟ و ئەوجا زۆر کەس وتیان لە جەریانی شۆڕشی ژینادا کەسانێک هاتوون کە ئەمانە غێری ئێرانی بوون چە لەوە بوو لە جەماعەتی حماس و حزب الله و حەشد شعبی و لەوانەوە خەڵکانێکی تری هێناوە بۆ یەکانە جمهوری ئیسلامی لەوانە قازانج دەبات بێزگەلەوە جمهوری ئیسلامیەکە بێ بە عنوانی هێزێکی منتەقەیی بێ لە زمانی شادا بە جۆرێکی دیکەوە دەکراپیان دەکوت ژاندارمی منتەقە جمهوری ئیسلامی ناتوانێت ژاندارمی منتەقەی چون تێکدەری منتەقەیە بۆ خۆی جمهوری ئیسلامی لە ڕێگای گروههای نیابەتی خۆیەوە لە ڕێگای ئەو هێزانەی کە سەر بەخۆین دەیەوێت منتەقەکە نائەمن کا بۆ ئەوەی کە موقعیەتی منتەقەی بەدەست بێنێ یا تەسبیتی بکە بەڵام ئەوانەش ئەمڕۆ کە گشتی بە زەرەری خەریکە تەواو دەبێت ئەوە تەنیا جێگایەکە پێمان بە جمهوری ئیسلامی توانێت خۆی پێوەڵ کێشێ تەنیا عێراقە بۆ یەکانێ ڕووخاندنی سەدام حوسێن کە ئەمریکا کردی دەخ و دەخ خزمەتی بە جمهوری ئیسلامی کرد خزمەتی بە بنیاد تەقویەتی بنیادگرایی ئیسلامی کرد لە 2003ەوە ئێوە چاو لێ بکەن ئەو ڕەوتە بنیادگرا ئیسلامیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەهێز بووە لە ئەبوو مەسعەب زەرقاویەوە کە دەستی پێکرد بە شەڕ لەگەڵ ئەمریکاییەکان دوای جریانی قاعدە کاتێ ئێرە دوای جریاناتی ئیسلامی تری هەر لە کوردستانیشە لێرە لە منتەقەی هەورامان و حەڵەبجە ئەوانە کە لێکەوتەوە دواتر جریانی ئیسلامی توندڕەوی داعش و ئەوانەی لێکەوتەوە گشتی ئەمانە لەسەر دەستی سیاسەتهای هەڵی ئەمریکا کراوە و بێزگەلەوە ئەم وەزیەتەیش کە ئێستا هاتوێتە پێشەوە بە دلیلی ئەو زعفەی کە ئەمریکا لە ناوچەکەدا لە خۆی نیشانداوە بە دلیلی شەڕی ئوکراین بە دلیلی کێشە لەگەڵ چین هەمووی ئەوانە مەجالێکی کردوێتەوە کە جمهوری ئیسلامی زیاتر پەلپاوێ ئەوانە حاصلی ئەو سیاسەتانەیە بنابراین بۆ جمهوری ئیسلامی مهمە بە عنوانی هێزێکی منتەقەیی بە عنوانی هێزێکی دژە غەربی دژی غەرب بە معنای حتا ئازادی خوازی لە غەربان نەک فەقەت دەوڵەتەکانی ئەوە نیە ڕۆژتای ئەوارە دەڵێ ئەوانە هاوجنس بازن ئەوانە بێدینن ئەوانە چین تەقینەوە لە ئارژانتین و لە ئوروپا ترۆر دەکا و لەکوێکی ئەوانە دەکات بنابراین خاصیەتەکانی ئەوانەیە بۆ جمهوری ئیسلامی موقعیەتی منتەقەیی دەیەوێت پێ پەیدا بکات ولا بە عنوانی ئەو ڕەقیبانە کە هەر لەو تەریقەیشەوە بتوانێت دەستڕەسی ڕۆژانە بە موشک بە سلاحی هەستەیی بە هەمووی ئەوانە پێ پەیدا بکات بە عنوانی ئەوەی کە پێی وایە لەو ڕێگاوە دەتوانێت دوا ڕۆژی جمهوری ئیسلامی تێتا بهێڵێتەوە و هەرچی لە منتەقەکەدا بەهێزتر بێ لە نەزەر خۆیەوە خەڵکی ئێران پێی دەترسن خۆفی لێ پەیدا دەکەن و موقعیەتی جمهوری ئیسلامی لە ناوخۆی ئێرانیشە تەسبیت دەبێت وێ بە باوەڕی من ئەوانە ئەو هۆکارە ئەسڵیانن کە تەوجیهی بوونی جمهوری ئیسلامی لە فلستین لە لوبنان لە عێراق لە لای حوسیەکان لە هەمووی ئەوانە دەکاوە هەر بۆیەکانی شەهڕەشە دەکەن لە ئەگەر ئیدامی ئەو شەڕەدا متحیدەکانی حماس کە لە ژێر سەیتەرەی جمهوری ئیسلامیدان لەو کێشانەدا دەخاڵەت دەکەن. بەڵێ هاوڕێ حەسەن بەو قسانە و بۆ باسانەی کە ئێوە باستان لەسەر کۆماری ئیسلامی و دەستێوەردانەکانی لە ناوچەکە کرد ئایا ئیمکانی سەرهەڵدانی شەڕی بینی ئێران و ئیسرائیل هەیە؟ من لە ئێستادا ئەوە ئەگەر نازانم لە شەڕ ئێران و ئیسرائیل هاومەرز نین ئەگەر مەبەست شەڕی زەمینی بێت ئەوە دوورە لە ئەگەرەکانی داهاتووی شتێکی ئاوا دوورەکە بێتە پێشەوە بە دلیلی ئەوەی حتا زۆر جارکە مەسەلەن بەڕێ لە تەحلیلگەران کە پیان وایە ئیسرائیل حملاکە بە ئێران وانە مشکلێکیانەوەیە کە هەواپەیماکانی بە فەرز ئیسرائیلی ئەگەر حملە بکەن چۆن سوختگیریەکەن لە چه ئاسمانی چەندی وڵات دەبێت ببڕن تاکوونێ بگەنە ئێران بۆیەکانی ئەوە شەڕی زەمینی لە ئەگەران نییە بە باوەڕی من ئێستا لە حاڵی حازرە من لام وایە ئیسرائیل داغدارە لە ئێران لە زوویشەوە ئەویان کردووە لە زوویشەوە داخ و نفرەتی خۆیان لە ئێران و ئێران لەوان و ئێران دەڵێن لە گۆی زەوی پاکیەکەم و ئەوان دەڵێن ئەم شەڕی لەگەڵ حماسا کارێکەکەین کە دۆستەکانیشی پەشیمان بکەینەوە ئەوانە هەمووی لە میدیاکانە بە ئاشکرا بە یەکتری دەڵێن بەڵام بە باوەڕی من ئێستا بۆ ئیسرائیل عاقلانە نییە کە چەندین جبهەی تر بکاتەوە ئێستا زۆرترین حەولی ئیسرائیل ئەوەیە کە هەرچی زیاتر مەسئلەی غەزە تەواو بکە و یەکێ لە ئەگەرەکان ئەوەیە ئیسرائیل حملەیەکی زەمینی بکا بە غەزە بگرێت ئایا دوایی دەیدا بە محمود عەباس و بۆ جەریاناتی تر خۆی تێدا دەمێنێتەوە و دەیخاتە سەر ئیسرائیل ئەوانە لە تاریخی ئیسرائیلە کەم نەکراوە تا ئێستا لە عەرەبەکانی تر وڵاتی
وەرگرت و ئیسرائیل چەند بەرابەر ئەوەی کە نەخشەی 48 مەشاب کە تا ئێستا لە شەڕا چەندین شوێنی بەدەستێنا و نەیداونەتەوە بڕێکیشی دوایی بە مەسلحەت ساحرای سینا و بەشێ لە جۆلان و هێنشتی هەر نەداوەتەوە جا بۆیەکانی بەڵام ئەگەری خراپکاری ئیسرائیل لە ئێران هەیە من پێم وایە بەجاری ئێستا ئیسرائیل سەرقاڵە بە مەسئلەی غەزەوە سەرقاڵە بە مەسئلەی لوبنانەوە کشانی حیزب الله بۆ شەڕ یەکێک لە هەم متحدینی حەماس و هەم یەکێک لە دەست و پەیوەندە ئەسڵیەکانی جمهوری ئیسلامی ئێستا جمهوری ئیسلامی ئەو شەڕە نیابەتیەکە بەڵام هەروکوی کە خامنەی ڕایگەیان کە ئێمە دەخەڵاتمان نەبووە لەو شەڕەدا ئەو دەستی نەخشەدا ڕێژەران و فەرماندەکان و فەلستینیەکان ماچەکە لەو تەریقەوە دەیکا و ئیسرائیلیش ئەوانە دەزانێت ئەمریکای ئەگەرچی ئەمریکا پاسا و دێنێتەوە ئێمە شتای شەواهدێکمان بەدەستەوە نییە کە ئێران دەخاڵەتی کردێ ئەوە عینەن پاساوهێنانەوە بۆ ئێران و محفوظکردنی لەو جێرە و کێشە و بە زمانەیە بەڵام من پێم وانیە ئێستا لە حاڵی حازرە شەڕێکی بە معنای شەڕ بۆمباران مثلەن ئیسرائیل بیەوێت بۆ سەر ئێران بیکات مەگەر کێشەکان بە کێشەیەکی منتەقەیی و ئەوش بە تایبەت دەخاڵەتی ئەمریکایشی تێدا بێت چون ئەو کارە زۆر حەزینە بەردارترە بۆ خودی ئیسرائیل تا سەربەیەکی زۆر قرسی خواردووە هەم لە هێزی نظامیەکەی زۆر کوژراوە کە دوای شەڕەکانی زۆر قەدیمتر تا ئێستا سابقەی نەبووە و هەم خەڵکێکی زۆر لە ئیسرائیل زیاتر لە 1000 نەفەر 1200 نەفەر ئیسرائیل کوشتەی هەیە ئەمە وحشت ناکە بۆ ئەو کۆمەڵگای بۆیە من ئێستا ئەوە بە ممکن نازانم و پێم وایە بە ئیسرائیل زۆرتر لە حەول و حەوشی حماس و حزب الله و جەرەیاناتی نزیک لەگەڵ ئێران ئەو شەڕە لە دەوروبەری سنوورەکانی خۆی دەکات داهاتوو چ دەبێت چاوەڕوان بێت. بەڵای زۆر سپاس هاوڕێ حەسەن. هاوڕێ حەسەن لەژێر سێبەری ئەم ڕووداوانەدا لە پەنای خۆمان دەوڵەتی فاشیستی تورکیا بە سەرۆکایەتی ئەردۆغان هێرشی بەربڵاوی بۆ سەر ڕۆژاوای کوردستان دەست پێکرەوە کە ژمارێکی زۆر لە خەڵکی ڕۆژاوا تێدای گیانیان لەدەستاوە و تێشدا زۆر زەرمەند بوون. بێدەنگی لە ئاز ئەم جینایەتە چۆن هەڵدەسەنگێنن؟ ئەم جەنایەتە هیچ کەم لەو جەنایەتی کە ئیسرائیل لە فەلەستینا دەیکا هیچ کەمتر نییە دژی خەڵکی دیوە ئەمە لە ئەبعادێکی ترە لەگەڵ ئیسرائیل قابلی مقایسەیە نەک لەگەڵ حماس بەڵام دەوڵەتی ئاکپارتی و دەوڵەتی ئۆردۆغان و ئەرتەشی فاشیستی ئەم وڵاتە بە پشتیوانێکی ئەمان ئایا کونێ ئەمە بەبێت هاوکاری بەبێ پشتیوانی بەبێ ئۆکەی ئەمریکا ئەوان دەتوانن لە منتەقەی دژەفرینی عێراقا تیارەکان و درۆنەکانیان بێن بەبێ ئاگدارکردنەوەی ئەوان ئەتوانن بێن و بدەن لە مەتاری عربەت لەو نزیکانە و ئەو جنایەتە لەوێ یا لە شوێنەکانی دیکە بکەن بێن و لە نزیکی حەڵەبجە و سەیسایق و پێنجوێن و هەتا دەچێتەوە ماوەت و بەرەو شمال لە هەموو ئەوانە ئەو جنایەتانە بکەن بەبێ ئاگداری ئەمریکا و شان بۆ کردنی ئەوان لە خودی ڕۆژ ئاوایە ئەوان توانن بێن لە ئاو و بەرق و پزیشکی و بیمارستانەکانی شارەکانی ژێر دەسەڵاتی قەسەدە و حەسەدە ئەوانە بدەن وازەحە ئەمە دووەمین ئەرتەشی ناتۆیە ڕئیسی ناتۆ بەڕێوەبەری ناتۆ و فەرمانی ناتۆ بەدەست ئەمریکایە معلومە خۆ ئەمانە بەبێ ئۆکەی وەرگرتن لەوان ئەو کارانە ناکرێت چۆنە بەسەر هێزەکانی ئەمریکادا پێشتریش ئاماژەم پێکرد درۆنەکانیان دێ لە چاڵە نەوتەکان نادات کە گوایە ئابووری وانێکی تێدا تامینە بێت بەڵام دێن و لە شوێنی منداڵان و لە خەستەخانەکان و لەوانادن ئەمانە لەکوێوە هاتووە خب ئەمانە هەمووی بە چاودێری و بە ئاگداری ئەمریکا و بەوانە دەکرێت ئەو تاوانانە و ئەوە ئەم دەوڵەتە لەلایەکەوە خودی ناسیۆنالیزمی تورک لە پشتێتی دیفاعی لێکە لەلایەکەوە بە ئاینی ئیسلام ئەوە کار ئەو ڕۆکە ئۆردۆغان پەیامی دا و بە ناتانیاهۆ دەست لە کوشتاری فەلەستینیەکان هەڵگرا ئەی کەسێ بەخۆی بڵێت تۆ بۆ دەست لە کوشتاری کوردەکان هەڵناگری بۆیکانی ئەمانە لە بەرچاوی زەقی دنیای غەربا دەکرێت بەهانەکەیش ئەوەیە کە ئەو پەکەکە کارێکی کردووە مەسەلەن تەقینەوەیکی لە جێگایەکە کردووە کە من بخۆم لەگەڵ ئەو کارێک کە پەکەکە کردی نیم پێم وابێ ئەوە ئیشتبایە بوو کە بۆ شێوەیە بەڵام ئەوە تەوجیه هاگەر کەسێک پێی وابێ بە خاتری ئەوە تورکیا ئەو جنایەتانە خەریکە دەکات بۆیەکانی خودی شۆڕشی کوردستانیش شۆڕشێکە کە نابێ شێوازی کارەکانمان و ئەوانەمان لە شێوازی ڕەوتە ئیسلامیەکان بچێت نابێت جمشی کوردستانیش لەکەدار بکرێت وتم لەسەر مەسئلەی ئیسرائیل کەسانێک کە دیفاع لە ئیسرائیلەکەن
بەڵام ڕەوشایەکیش نابێ بەکار ببرێ لەو جنبشەشدا کە بە زەرەری خودی ئەو جنبشەیە و ئەفکاری عمومی دنیا جنبشی کوردستان بە جنبشێکی حەق تەڵەبانە و ئازادی خوازانە دەزانێت نابێت لەو بابەتێشەوە خودی ئەو جنبشە لەتمەی وێ بکەوێت با پێشمەرگە بچێ عملیات بکات با بچێت پازگا بگرێ با بچێت لە کۆشکی سەر و کۆماری بدا بە هەچێک لە دەستی دێ لە دژی ئەو تاوانبارانە بیکە بەڵام نەوعی ڕەوشەکان نەوعی شێوەکان نابێ شێوەیە بکە لە جنبشی کوردستانە دەگمەنە لە جنبشی کوردستانە پێی بەوانە ڕانەهاتووە بۆ یەکانە دەوڵەتی تورکیا دەوڵەتێکی تا سەر ئێسخان دژی کووردە تەنیا کورد نییە ئەگەر دەوڵەتی ئۆردوغان بۆی بکرێ هەر ئەوە دەکا کە ئەرمەنیەکان لە 1900 ببوورە تورکە جوانەکان لە 1940 و 15 لە دڵی شەڕی یەکەمی جیهانیدا لە دژی ئەرمەنیەکان کردیان ملیۆنێک و 500,000 نەفەریان یە قەتڵعام کردن و لەو مەناتقێک کە تاریخەن هینی ئەوان بوو ڕاویان نانێسەی لە ئەرمەنستان لە کۆڵیان نابنەوە ئەوە پرۆژەی دەوڵەتی تورکیە و پرۆژەی جەمهوری ئیسلامیشە هەر لە شەڕی چاڵدرانەوە لە 514 زاینیەوە تا ئێستا ئەم دوو دەوڵەتە کوردیان بۆ ئەبزار بەکارهێناوە ئێران لە دەورەی عوسمانیەکان احتیاجی بە کورد بووە بردوونی لە خۆراسان دایناون شەڕی ئەو مەرزەیان پێ بکە تورکیە پێیان دەڵێت تورکی کێوی بەڵام دوو دانە زلهێزی منتەقەکەن کە تا سەر ئێسخان دژ بۆ خەڵکەن و تا ئەم دوو دەوڵەتە بەو فکرە بەو ئەقڵا بەو ڕەوشانە بمێنەوە خەڵکی کوردستان مەگەر بەهێزی خۆی بە هیچ قودرەتێکی دیکە وانێک بەدەست نایێنێ و ئاسوودەیش نابێت نایڵ نەمانە ئاسوودە بێت نابرین شەڕی تورکیە لەگەڵ خەڵکی کورد شەڕی ئێران لەگەڵ خەڵکی کورد یا لایەنێکە پێی وابێت ئێران دۆستێتی لایەنێکە پێی وابێت تورکیە دۆستێتی لایەنێکە پێی وابێت فڵان دەوڵەتی تری داگیرکرد دۆستێتی ئەوە هەڵەیە دۆستی خەڵکی کورد ئەو خەڵکە ستەم لێکراوەیە کە لەکان لە بەشەکانیدا بۆ ئازادی و سەربەستی خۆی مبارزە دەکات بنابەرینەوەی کە تورکیە دەیکات لەو ڕۆحی پاوانخوازی نێو عوسمانیەکانەوە سەرچاوە دەکرێت کە 400-500 ساڵ عوسمانیەکان هەموو جەنایەتێکیان دەرهەق بە کوردەکان کرد دەرهەق بە خەڵکی تر کرد لەو ناوەدا بوون و ئێستش ئاتاتورک خەون و خەیاڵی ئەوەی هەیە ئاتاتورک ئێستش بۆ بکرێت سلێمانی و کەرکووک و مووسڵ و بەشێک لە ئێرانیش ئازربایجانیش ئەوانە گشتی بەوانێک کە زانێ بەشێک لە تورکیا زانێ پانتورکیزمێکی زەقی نامرۆڤانە دەڕۆحیانە هەیە لە وجودیانە هەیەەوە ئەوان بە هیچ شتێک بە گەیشتن بۆ شتانی خۆیان کۆتا نایەن بەڵام دڵنیام لەوەی کە بۆیان ناچێت سەر ئەوەی تر نە دەورەی شەڕی عوسمانی و سەفەویەکانە نە قەرنی 20 و کوشتاری ئەرمەنیەکانە دەورەیەکە کە دنیا کۆڵێک پێشکەوتویی تێک هەڵپێکان بیری ئازادی و خوازی لە هەموو شوێنێکا خەریکە مەوج لێدات بۆیە پێم وابێت تورکیە جنایەت دەکات بەڵام بەو جنایەتانەی نەخەباتی خەڵکی کورد لە بین دەچێت هەرگوو خەباتی خەڵکی فەلەستینی دەکرێت غەزە تەختکە ئیسرائیل بەڵام هەتاکو نەگەیشتنی خەڵکی فەلەستین بە ئاواتەکانیان کە یا دەوڵەتێکی دیموکراتیک لە ئیسرائیلدا یا دوو دەوڵەتی ئیسرائیل و فەلەستینە کێشەی فەلەستین حل نابێت کێشەی عەرەبەکانی فەلەستینیش حل نابێت و خەڵکی ئیسرائیلیش ئەو موسیبەتیان تووشە بێت کە نەتانیاهو ئەوە تووشیەکەن بۆ خەڵکی کوردیش لە ناوچەکەدا وایە تا جمهوری ئیسلامی و تورکیە و ئەوە ببن ئەو خەڵکیش ئاسایش بەخۆی نابینێ بەڵام تا خەبات و مەقاومەتیش ببێت کە حاصلی سەرکوت و ئیستبداد و دیکتاتۆریە دیکتاتۆرەکانیش ئاسودەجی و خەوی ڕاحەت ناچێت چاوێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن. هاوڕێ حەسەن من خۆم زۆر گەڕاوم بێژگە لە کۆمەڵا هەڵوێستێکی جددی لە حیزبە سیاسیەکانی کوردستان بەرچاو نەکەوتووە بەرامبەر بەم هێرشانە هۆکارەکەی چییە بەڕای ئێوە؟ بەداخەوە هۆکارەکەی بکان لە حیزبانە دەبێت خۆیان تەوزیحی بدەن بەڵام ئێمە بە عنوانی جەریانێکی چەپ بە عنوانی جەریانێکی سوسیالیست بە عنوانی جەریانێکی کە لە ناو زودنەوەی خەڵکی کوردستانیشە لایەنێکی ئەسڵی دەخاڵەتگەرین هەر لە ڕووداوی کوبانیەوە هەر لە هێرشی داعشەوە لە هەمووی ئەوانەدا ئێمە بێمەوزع نەبووین بۆیکانێ هەڵوێستگرتن و هەڵوێست نەگرتن مربوط فقط بەم ڕووداوانەی ئەخیر و بە بمبارانەکانی ڕۆژاوا نییە بە سەرهەڵدانی لە 2012ەوە کە خەباتی ڕەوای خەڵک لە کوردستان و لە سووریەدا دژ بە بەشار ئەسەد دەستی پێکرد ئێمە بەرەی خەڵکمان گرت دیفاعمان لێکردن دیفاعمان لە کانتۆنەکان کرد دژی بەشار ئەسەد بووین دواتر دژی ئەو تاوانانە بووین کە تورکیا ئەنجامیدا لایەنەکانی دیکە ئەوەیان نەکرد با دەلیلێک بەسەرێکی بەهانە ئەوە بوو کە ئەوە قازانجەکەی چێتە جیرفانی پەکەکە پێمانی قازانجەکەی جیرفانی خەڵکەستەم لێکراوەی کە هەیە هیچ پەیوەندی بەوە نەبووە
کە سیاسەتی ئێمە و پەکەکەیش هەموو کەس دەزانێت جیاوازی سیاست، جیاوازی فکر، جیاوازی ئایدۆلۆژی، جیاوازی شێوەی کارکردن هەمووی ئەوانەمان لەگەڵ پەکەکە و پژاک و ئەوانەیشان نەشاردوێتەوە لەگەڵ خۆشیان دانیشتوین قسەمان کردووە ئەوە بە سەراحەتەوە ئەوانە هەیە بۆ یەکانێ ئەوە حیزبێک مەسلحەتی جۆرێکی ترە بینەیتر ئەو دابەشبوونەی بەسەر لایەنەکانە لە منتەقەکەدا ئەوانە تەسیری بووە وەیەکێ لەو قسانش کە ئێمە لەگەڵ حیزبەکان هەمیشە بوومانە ئەوە بووە کە بەرژەوەندی خەڵکی کوردستان لەسەر بەرژەوەندی هەموو حیزب و لایەنەکانەوە دەبێت بێ سیاسەتەکانمان لەسەر ئەساسی مەسلحەتی ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت نابێ داڕێژین هەر لایەنێک ئەوە بکە ئەوە بەزەرەرە ئەو ئوسولانەی کە بۆ هاوکاری بارها لەسەری قسەمان کردو ئێستا لێرە جێگای نییە بۆیە پێما بێ من نتوانم تەوزیحی سیاسەتی خۆمان بدەم کە لەسەر ئەو ئوسولێکی ئینسانی بە شەردۆستانە لەسەر ئەوە داڕژاوە ئەوە خەڵکی دیکەیش خۆیان بە تەوزیحی سیاسەتەکانیان بەڵێ زۆر سپاس کاک حەسەن من پرسیارم زۆر ماوە بەڵام بەداخەوەکە مەجای بەرنامەکەمان لەمە زیاتر نییە پرسیارەکان لێرەدا کۆتایی پێدێنم تکایە ئەگەر شتێک هەیە کە پێتان وایە ئاماژەتان پێ نەکردووە وەکو کۆتایی فەرموون سپاسدانەکەم فقط ئەوەندە ڕووکوتم ئەو دوو گرێکوێرە تا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە مەسلەی کورد و مەسلەی فلستین مابێ من دڵیام ئەو منتەقەیە ئاسوودەگی بەخۆی نابینێ و خەبات لە دژی دیکتاتۆرەکان خەبات لە دژی سەرکوتکەرەکان لە هەر جێگایەکە بێت لە ئیسرائیلا بێت لە تورکیە بێ لە ئێران بێ لە عێراق بێ ئەوە ئەرکی هەر مرۆڤێکی ئازادی خوازە و هیوادارم ئەو هاودڵی و هاوخەباتیە دروست ببێ هاودڵی خۆمان هاوخەمی خۆمان بۆ قوربانیانی هەمووی ئەو ڕووداوانەی کە ئەم بەینە چ لە ئیسرائیل بەدەستی حەماس چ لە فلستین بەدەستی دەوڵەتی ئیسرائیل چ قوربانیانی بوو مەلەرزەکەی ئەفغانستان کە ئیشارەتان پێکرد چاو گیان بەختکردوانەی کە لە ڕۆژئاوا و لە باشووری کوردستانە بەدەستی جنایەتکارانی تورکیە گیانیان لەدەستداوە دەردی و هاوخەمی خۆمان لەگەڵ ئازیزانیان دەردەبڕین و هیوادارین ئەم ڕۆژڕەشیە کۆتایی پێبێت و ئەوەش فقط وەفەقەت بە خەبات و مبارزەی هاوبەشی خەڵکی ئازادی خواست جیاواز لە سنوورەکان جیاواز لە ئایدۆلۆژی جیاواز لە بیر و باوەڕ و ڕنگ و ئەوانە بەدیدێت سپاسدانەکەم سپاس جارێکی تر سپاس بۆیەوە هاوڕێ حەسەن کە بەشدار بوون لەم بەرنامەیە بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێ حەسەنی ڕەحمان پەنا ئەنجامی کمیتێ ناوەندی کۆمەڵە کە لە بەرنامەی کۆمەڵە سوڕەوانی ئەم هەفتەمان بەشدار بوو بینەرانی ئازیز سپاس بۆ ئێوەی خۆشەویستیش کە تا کۆتایی بینەر و بیسەری ئەم بەرنامەیە بوون تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر کاتێکی شات